ئەم کاتتان باش. دۆسی ئەم جارەی نهێنیەکان چیرۆکی کوڕۆکچێکە کە پەیوەندی خۆشەویستیان هەبووە. کچەکاڵێ کە کوڕەکە بەڵێنی هاوسەرگیری پێدام و بڕوان پێی کردووە و لێی نزیک بوومەتەوە، پاشان دووگیان بووم، بەڵام کوڕەکە بەڵێنەکەی نەبردەسەر. کوڕەکەش بە پێچەوانەی قسەی کچەکەەوە ئەڵێت بەڵێنی هاوسەرگیرم پێ نەداوە و لە منیش دووگیان نییە. ئەم بابەتە گەێنرایە دادگا. لە ئێسادا هەموو کاتێک ئەگەر کوڕێک بەڵێنی هاوسەرگیری بدات و کچێک فری و بدات سزاادرێت. لێرەدا هەرچەنە کچەکە ئەڵێ دووگیانیش بووم سەرڕای فریودانەکە، بەڵام دادگا کوڕەکەی سزا نەداوە. بۆ چونکە لە کاتی لێکۆڵینەوە و دادگایکردندا حاڵەتێکی دەگمەن و جیاواز دەرکەوتووە کە تەواوی ڕێڕەوی کەیسەکەی گۆڕیوە. تا ئەوکو کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان بن بابزین ئەم کەیسا چۆن ڕوویدا و ئەنجامەکەی چی بووە. گفتوگۆی ئەم بابەتە لە ڕووی یاسایی و پزیشکیەوە لەگەڵ هەریەکە لە بەڕێزان میوانەکانم دکتۆر فەرهات مارف بەرزنجی کە جەنابیان پسپۆڕی بواری بۆ ماوەیزانی لە ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە لەلام میوانە، هاوکات لە ستۆدیۆمان لە شاری هەولێر پارێزەری ڕاوێژکار ئاسۆ هاشم. سوپاس بۆ هەردووکتان. سەرەتا کاک ئاسۆ سوپاس بۆ جەنابتان. ئێمە لای ئێوە بابەتی بەڵێندان بە هاوسەرگیری و نەبردنە سەری ئەم بەڵێنە فریودانی گەنجان لەلایەن یەکترەوە بە تایبەت ڕەگەزینێر ڕەگەزیمێ لەلایەن ڕەگەزینێرەوە لە دادگاکاندا لە ئێستادا لە چی حاڵەتێکدایە؟ زۆرە کەمە چۆنە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. هەڵبەتە تاوانی وعد بزەواج وەکو زۆربەی تاوانەکانی تر لە چوارچێوەی یاسا ڕێکخرایە. قانون عقوباتی عێراقی مادەی 395 دیاری کردیە کە لە یاسای ژمارە 111 ساڵی 1969 جێ کردیتەوە بە تاوانی دانایە ئەگەر کەسێک با بڵێن وعد بە ئافرەتێک بدات کە با بڵێن زەواجی لەگەڵ بکات، دواتر لە ڕێگای ئەو وعدەوە پێشبازی یاخود پاشبازی یاخود با بڵێن کۆمەڵێک شتی تری لەگەڵ ئەنجامدات، بەڵام دواتر فێڵی لێ بکات و فری بدات و ئامادە نەبێت زەواجی لەگەڵ بکات. تاوانەکە بۆ خۆی جونحی بەسیتە و با بڵێن ئێستا دادگاکان بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی با بڵێن ئەو تاوانە بەرز بۆ تۆش پەیوەندی بۆ هەیە کە با بڵێن لە چوارچێوەی ئەو تاوانانەیە کە وەکو چۆن دەڵێ سۆشیال میدیا با بڵێن کار ئاسانی کردیەوە وەکو بەشێک لە تاوانەکانی تر بۆ ئەوەی با بڵێن کچ و کوڕ بەیەک بگەن و ئەو تاوانی لێ بکەوێتەوە. بێگومان یعنی تاوانە و دەچێتە قاڵبی قانون عقوباتی عێراقی. زۆر باشە کاک ئاسۆ، بێگومان دواترە گەڕێمەوە لای جەنابەت. ئێمە ئێستا وتەی هەریەکە لەو کچەی کە ئاڵێت وعدی زەواجم پێدراوە و دووگیان بووم و بەڵێنەکە نەبراوەتە سەر، هاوکات وتەی کوڕەکەشمانێ سەرەتا گوێبیستی قسەکانی کچەکە بین، دواترە گەڕێنەوە لای کوڕەکەش. با پێکەوە گوێبیستی قسەکانی کچەکە بین. ئەم کوڕم لە ڕێگەی فەیسبووکەوە ناسی ئادی بۆ ناردم. من کەم ئادی فەیسبووک و شەدوەرەگرم، بەڵام نازان بە سەدفە و کوڕم وەرگرت. ئیتر نامۆشتی نردوو ئەم شتانە بە ئاسایی قسەمانە کرد یەکەم جار. ئیتر وردە وردە بوو بە قسەکردنی ڕۆژانەمان بوو بە ڕەفاقەت و ئەم شتانە. ئیتر داوای چوونە دەرەوەی دەکردم، وتی حەزەکەم بوو بینم ڕوبەڕوو ئەم شتانە. یەکەم جار ڕستمم بۆ نردبوو، داوای ڕستمی نەکرده بووم، بینی بوومی، بەڵام لە دوایەوە داوای چوونە دەرەوەی کرد، وتی با ڕوبەڕوو بوو بینم. تر لەوە عیلاقەکە وردە وردە دروست بوو. باشە، چەند جارێک چوونە دەرەوەیان چەند جار یەکتانە بینی ئاها بەتەنها هەردووکتان؟ وڵی ناڵم یەکەم جار کاتێکمان بینی ئەوە یەکەم جار بوو، دوای فترێکی زۆرێکمان نەبینیم، دوای مانگێک و مانگونی بوو دیستانەوە چینەوە دەرەوەی. لە دوای ئەو چونە دەرەوەی دوامەوە زوو یەکمانە بینی، جار دو هەفتە جارێکمانە بینی. هەموو جارێک کە یەکتانە بینی کاری نەشیاوتان ئەنجامەیە؟ لە سەرەتاکانانە، بەڵام ئیتر وردە وردە کاتێکە یەکمانە بینی بەڵێ. باشە، لەسەر داواکاری خۆت بوو بەڕێکەوتن بوو یان هەڕەشەوشتی لێ کردی بۆ کارە چی بوو؟ وەکو هەڕەشەوشت نا، یعنی بە ئارەزوی هەردووکمان بوو شتەکە نزیک بوونەوەکەمان، چونکە من لە مەشکی خۆمەدام نابوو کام کوڕە مارەمەکات، وتم خۆ هەر مارەمەکە قیچەکە ئەوەی کە ئەمەوێت وا لەگەڵ یابیکە. بۆ ئەو بابەتە دوا لە مێشکی خۆتادا نابوو هیچی پێوتی بووی وعدی پێیا بووی کە ئەسڵەن مارەتەکە؟ یەکەم جار نا، یەکەم جار ڕەفاقەت بوو شتەکەمان،
بەڵام کە بوو بە ئیلاقا وتی من تۆم بۆ زەواجەوێت با ئیلاقا دروستکەی ماوەیەک لە دوای کە لەیەک تێگەیشتن و تەبیەت یەک شارەزابوون ئێمەداوە دوتم دە باشە ینی ڕازی بووم بە شتەکەی. باشە چۆن زانیت کە دووگیانی نیشانەی چیت هەبوو پێشتر تۆ دووگیان بووی؟ من کاتێکە لەگەڵ مێردەکەما بووم ساڵێک بەیەکەوە بووین دوێەوە کە جیا بووینەوە لەو ماوەیە حەملم نەبوو چونکە ماوەکەی کەم بوو کە لەگەڵ مێردەکەما بووم. نیشانەکانی دووگیانیشم نەئەزانێ بەڵام ئەوەی کە خوێندە بوومەوە بیستە بووم ئەم شتانە کاتێکە ئەو هەستمە بێتاقەتێک کرد دڵم تێکەڵە هات هەر لە خۆمە تێستەکەم لێ نیشتم تۆ دشتی وا هەبێت ئیتر ڕۆشتم تێستم کرد. باشە دوای چەندێکە ئەم هەستت بۆ دروست بوو اینجا بڕیارتدا کە تێست بکەیت؟ وەڵی یەکەم جار شتەکانی ئاسایی بەڵام دوای وردە و دەکەلێتتون کرد و ماڵی شەوەمان هەستی پێ کرده بوو وتم با بڕۆم بیکەم دەم ئەمە چیمە نەخۆشیێکی ترمەیان حەملە تر دەرکەوت کە حەملم هەیە. باشە 6 هەفتە بوو حەملەکەم. باشە یەکسەر کە بۆ کوڕەت وت چی پێوتی؟ هەر کاتێک کە زانیم حەملە کە تەلەفۆنم بۆ کرد. باشە وتم شتێکی وا هەیە سا تێستم کردووە کە حەملم هەیە 6 هەفتەی ئەمانە وتی جا من چی بکەم؟ وتمەیەکی تۆ چی بکەیت خۆتە زانی هی تۆ وتی نەخشتیوانی هی من نییە وتم ئەخە من جگە لە تۆگەل کەسی ترا نەبووم خۆتە زانی پێش تۆش لەگەڵ تۆش لەگەڵ کەسی ترا نەبووم کەوتە هی توێ وتی نەخشتیوانە ئەگەر هی منیش بێت ئەبێ بچی لە باری بەریت وتم نەخشتیوانە بە من چۆنە گوناحە گەورەیەکەمەوە ڕۆحێکە من چۆنە ناویە بم وتی کەیفی خۆتە من خۆم ناکەم بە ساحێبی چی شێ لە دەستێ بڕۆ بیکە و تەلەفۆنەکەی داخستەوە بەسەرمە. یەکسەر تۆش سکاڵات لەسەری تۆمار کرد؟ بەڵێ چونکە یەکەمدا کە تەلەفۆنەکەی داخستەوتم تووڕەیە دوای خۆی باشە بەسەرەکەم لە هەموو شوێنە بلۆکی کردم بە هیچ نەوە نەمەتوانی پێ بگەم و قسەی لەگەڵا بکەم منش کە زانیم ئەوەی کردو ڕێک چۆن سکاڵم تۆمار کرد چونکە سکم وردە و لە گەورەترە بوو چۆن سکاڵم تۆمار کرد لەبەرەوەی یەکەم وعدی دوێ بە منیا بوو کە وتی زەواجە لەگەڵاکەم دووەمیش کە ئەم حەملەم هەیە خۆی بە ساحێبی نازانی. باشە کاتێک کە سکاڵاشت کردەوە ئینکاریە کرد لەوەی کە ئەو مناڵەهی ئەو بێ؟ بەڵێ ئێستا شەر ئینکاریەکە. باشە ئاخر تۆ ئیتر دوای کە دادگا بڕیاریە کەوا لیژنە پێک بێنرێت و پشکنینی تر بۆ تۆ بکەن و ئەوانە دەرکەوتووە کە ئەمە مناڵ نییە و ئەم کوڕش بێتاوان دەرچووە. کاتێک کە سکاڵەکەم تۆمار کرد و چین بۆ مەحکەمە منینەر بۆ لیژنەی توبی لەوێ بە حسابوە دەرکەوتووە کە من حەملم نەبووە ئەمە نەخۆشیەکە کە مەجموعەیە ئیلتیهابات و شتکەوە بێتەوە ئەم ئەوسانە دروست دەکات و هەروەکو تقریبا نیشانەکانی حەملی هەیە. سکیشت گەورە بوو؟ بەڵێ گەورە بوو بەڵام تر لە دوایەوە چارەسەریان بۆ کردم بە کورتاش لە ناویان برد؟ بەڵێ. باشە تۆ یەکسەر قەناعەتت کرد کەوتیان ئەمە حەمل نییەوە بێ لە ناوی ببیت و ئەوانە؟ یەکەم جا قەناعەتم ناکە بەڵام دوای کە دکتۆر قسەی لەگەڵا کردم نەخۆشیەکەی بۆ ڕوون کردمەوتی ئەمە نەخۆشیە ئەمە وایە ئەمە وایە تر قەناعەتم کە بەس من ئێستا شەر گومانێکم هەیە کە ئەوە حەمل بوو بێت چونکە هەموو نیشانەکانی حەمل بوو کە تیاما بوو بەڵام تێ ناگەم یانی بۆچی ئەو قەرارەیانە. باشە ئەگەر تۆ پێی بوتی دایە کە ئەمە حەملە لە ناوتە برد؟ بەدڵنیایە. ئێستا لێرەوە داواکاری چی ئێستا کۆنتاکتت لەگەڵەوە کوڕ عیلاقەت نەماوە؟ هیچ بە هیچ ناو ئەپێندی نەماوە. باشە ئەتەوێت چی بڵێیت؟ یەکەم داواکاری بەرامبەر پیاوە کاتێکە لە کچێک نزیکە بیتەوە ئەو بەرپرسەرەتی هەڵەگریت ئەبێ بەرپرسەرەتی ئەوە شەڵگری کە لە دوایە تووشی هەر شتە بێتەوە کچە نەک لە دوایی کە پشتی تێ بکەی بەس بۆ ئارەزوەکە و بۆ خۆشیەکە لەگەڵ یابیت و دوای پشتی تێ بکەیت هیچ داواکارێکی تر نیە بەرامبەر ئافرەت چونکە ئافرەت کاتێکە کەسێکی خۆشەوە ئامادەی هەموو شتێکی لە پێناوە بکە ئەزانم غەڵەتە بەڵام ئەگەر ئەو مەسەلەن پیاو بووایە پشتی لە من ناکرد لەو کاتێکە من پێویستیم بەو داواکاریەوەت لە ئافرەت نییە کە ئەوە نەخۆش بڕوا نەبن زوو تەسلیمی زۆر حاڵەت و بابەت نەبن هەموو ئینسانە نەبێ خۆش باوەڕ بێت بەڵام هیوادارم کە ئافرەتش ئەو نەبە زووی نەکەوتە ناو خۆشەویستیەوە بە تایبەتی ئەوانەی کە لە سۆشیال میدیایە فەیسبوک و ئینستا و ئەمانە بە هیچ نوع ئێڕاز نین هیچ نوع تەنانەت زەواجی لەگەڵ ئەو کەسانەیە بکەی نەتیجەی نابێت هەر لە دوای جابیتەوە لەگەڵیانە بۆیە هەر خۆ تووشی ئەو شتە نەکەیت ئادی کەسێکی بێگانە وەربگریت. ئەمە ئاوتەی کچەکە بۆ وەکو گوێبیستی بوون و کچەی کاڵێت ئەو کوڕام منی فریوداوە بەڵام ئێمە وەکو زووم هەوڵماندا کە گوێ لە قسەی کوڕەکەش بگرین بۆی بەڕاست و دروست و تا کۆتایی کەیسەکە لەگەڵ ئارابین با پێکەوە بزانین کوڕەکە سەبارەت بەم کەیسە چێڵێت. من نەمافزەم خۆشەویست و ماوەیەکی لاقەمان هەبوو بەس من وعدی زەواجشتم پێ نەداوە بە هیچ جۆرێ. چەندێک لاقەتان هەبوو؟ بە نزیکی 7-8 مانگ ئاوە بە نزیکی. باشە بۆ وعدی زەواجت نەیابوو پێ نەتەویست بهێنی؟
نەمەویستە بۆ ئەی بۆ خۆش دەویست بەدڵم بوو بابڵێ باشە ئاوا چەند جارێک ئێمە ڕۆشنەوە دەرەوە و کاری نەشاویشمان کردووە چەند جارێک چەند فترەی چەندێک بەیەکەوە بوون وەکو باسیشم کرد حەودەشمانیەک وەکو دەرچوونە دەرچوو دەرەوە شت مەبەست 5,000 4,000 باش. بەلایکەم لەسەر خواستی کامتان بوو ئەنجامدانی کارە نەشیاوەکان لە سەرویستی خۆمان بوو ئەوش بەویستی خۆی ئەهات هیچ کاتێک بە زۆر و کات. لەژێر هەڕەشە و ئەو شتانەیە بانگت نەکرۆتە دەرەوە بۆ ئەو مەبەستە بە هیچ جۆرێ احتیاجی ئەوش لە سەرویستی خۆی منش لە سەرویستی خۆم بوومە ئەنی ئەوە نەبووە نە بە زەخت نە بە زۆرکردن نە بە هیچ جۆرێ باش و چیش بوو من شوقەیەکم بە کرێگرتە بوو ئەو وای وتە بوو کە بۆم نی بەکرێ گرتووە بەڵام بە هیچ جۆرە وانە چکە من شوقم گرتووە لەگەڵ برادەرەکانمە ئەڕۆنە ناویەوە جار بۆ مەتەیە حەسێنەوە شتێکیوە وتو بوومە کە چەند زەواج ساڵی تۆ تەمەنت چەندێکە مسی ساڵم ئێوە ئافرەتە تەمەنی ئەو چەند ساڵ لە من گەوت تاکید لەبەرەوە ئامادە نەبووی مارەیەکەیتیان لەبەر چی ئەتزانی کە ئەمە هاوسەرگیری کردووە و جیا بووەتەوە ئەمزانی کە بێوەژن بۆ بەڵە باشە هاوسەرگیری کردبوو پێشتر و جابووەتەوەمانە بەڵام هەر ویستم لەسەری نەبوو بۆ مۆزعی زەواج شت ینی پێم نەوتۆ قەت وعدم پێ نەداوە بەڵام شتیشم پێ نەیاوە ئەی بە تەمای زەواج نەبوون ئەم نزیکی و عیلاقە و خۆشەویستیەتان بۆ درێژە پێەیە دیار بوو کێکترمان بەدڵ بوو وەکو لاینێکی کاتی وەکو لاینێکی عیلاقە و کاتی ئەگینا وەکو ئەوەی کە بمەوە زەواجی لەگەڵاکەم نا ئەوەی زانی کە تۆ نیەتت نییە کە ماریکەیت چکە ئەوەڵێ ئەو وعدی زەواجی پێیاوم بۆیە من بەو شێوەیە لێ نزیک بوومەتەوە ساکە دوو شایەتەیە کە من وعدم پێ نەداوە هیچ بە هیچ جۆرە وعدم پێ نەیاوە من کە باسی زەواج شایەتی چی هەیە ئەوان چۆن نەزانن باسمان کردوان وەکو هاوڕێ باشە لە کەیسەکەشە وتەی شایەت وەرگیراوە بەڵێ بەڵێ وتەی شایەتی تایە باش کە بە تۆی وت دووگیانم چۆن وا دڵنیا بوویت کە ئەمە هی تۆ نییە وتت هی من نییە وتی سکاڵات لەکە مەگەر وەری نەگری وتت چیەکەی بیکە کە وتی من دووگیان لە تۆ من باوەڕم پێی ناکرد و تاکیدیش بووم کە مناڵی من نییە بە هیچ جۆرێک باشە ئەو نەتیجەی وەزام تێستی کردووە تێستی حملی کردووە بۆی نردووی پێی وتوی کە ئەمە من حامیلە من باوەڕم بەو شتانە نەبووتم بڕۆ شکاتکە بڕۆ شکاتی خوب بکە ئەو کاتە فەحزەرەکە بزانم مناڵەکەی کێ یا هی کێ نییە تاکید بووم چکە ئەمزانی کە پەیوەندی لەگەڵ کەسی ترا هەبووە تاکید بوومەوە باش هەرەوەت پێوت ئەی پێ دوو تۆ بڕۆ لەباری ببە ئەگەر گومانت نەبێکە هی خۆتا بۆچی ئەو ڕێی پێ پیشانەی کە ئەخم وەکو ئەوەی کە ها با بڵێن وەکو هاوڕە ڕەفاقەتی قسەم لەگەڵا کردوتمە ئەگەر وە منە عیلاق دووگیانیت لەباری ببە ئەوە باشترە بۆ تۆ کە بۆ نەمیێتەکەت نییە خود شتێکت نییە لەباری ببێ باشترە باشە تا ئەو کاتە عیلاقەکەتان هەرما بوو تا ئەو کاتێک کە سکاڵای لێکردی ئێستا عیلاقەتان ماوە باشە ئەگەر لە نەتیجەی ئەو فەحس و پشکنینەیە دەرکەوت با کە ئەمە مناڵە و مناڵی تۆیە چی تەکرد ئامادە بووی کە مارێکەی ئەو کاتە شتێکی ترم لێ کردیانی چیت لێ کرد مارەت ناکردیان چی ئەو خۆمی زانم پێویستراکە بۆ من تاکید نیم ینی باشە ئێستا پەشیمانی لەوەی کە لەگەڵ ئافرەتێکا بۆ فترێکی درێژ کاری ناشەرعی و پەیوەندی ناشەرعیتان هەبووە و گەشتووە بە ماسە وەکو پەشمانی ناخۆشە کە کارەکە گەشتە ئێرە سکاڵا و شکات و شکاتکاری بەڵام ئۆکەوەی کە ئەگەر من وعدم پێی دابێت و بەو جۆرە وعدەکەم نەبرد بێتە سەر ئەو کاتە پەشیمان ناخۆشە بۆ من دکتۆر گوێبستی وتەی هەم کچەکە هەم کوڕەکە بووین دووبارە بەخێر هاتی مەمنونم جەنابتان لەم کەیسەیە وەکو بۆ تاوتوێکردنی بابەتەکە لە ڕۆی توبی و پزیشکیەوە جەنابتان لە لیژنەکەیە بوون هەڵسەنگاندتان بۆ بابەتەکە کرد گەشتن بەچی نەتیجەیە کەوای لە دادگا کرد ڕێڕەوی سکاڵاکە بگۆڕێت و قەناعەت و بڕوای دادوەر سەبارەت بەم کەیسە جیاوازتر بێت لە کەیسەکانی هاوشێوەی ئەمە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان زۆر سپاس بۆ ئەم ئامادەبوونە طبعا
من نازانم ئەگەر لە لیژنەکەی بوو بێتم یان نا بەڵام من خۆم پسپۆری DNA پشکنینی دیێنم لە دادگاکانی هێنا بەڵام ئێمە خۆمان ئەم پشکنی نەمان کرد لەسەر فەرمانی دادوەری بەڕێز ئێمە بەر لەوە هیچ شتێک نازانین شکم لێرە گوێم لە هەندێک شت بوو ئەوە ئێمە نایزانین ئەحداسەکانی بڵێن ڕووداوەکانی پێش ئەوەی کەوا ئەو پارچە گۆشتە بۆ ئێمە بێت ئێمە پشکنینی بۆ بکەین و بەراوردی بکەین بە باوکەوە بەڵام لێرەیە لەم کەیسەیە هەرچەنە ئێستەیش یعنی تاکو ئێستەیش ئێمە کە حاڵەتێکی ئاوها بێت لە لای دادوەرە بەڕێزەکانەوە دادگاوە ئێمە داوا ئەکەین حاڵەتی ئاوها داواکەین ئەڵێن دادوەری بەڕێز ئەگەر فەرمان بکەی کەوا پشکنین بۆ دایکەکەیش بکرێت کە پشکنینمان بۆ کرد سیرمان کرد ینی ئەگەر بەهاتایە ئێمە بە فەرمانی دادوەر تەنها پشکنینمان بۆ باوکەکە بکردە ئەمە مناڵی ئەو باوکە نییە باشە عەفو دکتۆر هەموو جارێک کە دادوەر داوای پشکنینەکات سەلماندنی نەسەبی و مناڵەکات بۆ DNA هەر داوای پشکنینی باوکەکەکەن ئەوە سێتە سەر حاڵات ئەوە سێتە سەر حاڵات ینی بەڵام بە زۆربەی داوای پشکنینی باوکەکە ئەکات جا ئەم دادوەرە بەڕێزە کە کۆمەڵی ناوی ناین کۆمەڵێک کارمان عنی کارمان بۆ ئەنجام داوە لە تاقیگەی خۆمەوە کۆمەڵی کار زۆر شارەزایە لە هینەکە داوای کرد کە دایک و باوک ئێمەش بە فەرمانی دادوەری بەڕێز دایک و باوکەکەی وەخت سەیرەکەین ئەمە حاڵەتێکە کە پێی ئەوترێ بە لاتینی پێی ئەوترێ پارتینۆجینێسەسی ینی ویلادەی عەذرا وەکو مەسیح ئێمە باسی ئەمهی ناکەین هەداسی پێشەوە عێلاقەمان نییە بەسەرەوە باشە ئەوەی کە بەڕێزی شت باست کرد کەوتێت ئەمە حاڵەتێکی دەگمەنە من ئەتوانم پێ بڵم حاڵەتێکی دەگمەن نییە حاڵەتێکە کە زۆر تکرار ئەبێتەوە بەڵام بەنسبەت دادگاکانەوە زۆر کەمە ئەتوانین بڵین دەگمەن جەنابتان پێمان بڵێن چۆنەوە لەو قەناعەتیان کە دەگمەن نییە چەند حاڵەت ئاوها مثلەن ئەگەر بڵێ لە ساڵێکە یان لە مانگێکە ئێوە ئەیبینین و بەدیەکەن بەڵێ ئێمە تەوەقوعەکەی خۆی شتێک هەیە بەنسبەت عنی بناحەی بۆ ماوەیی بەم شێوەیەیە تۆ لە هێلکەی دایکت و کە 23 کڕۆمۆسۆمی دایکتی تایە باشە لەگەڵ تۆوی باوکت سپێرمی باوکت کە 23کەی تری تایە باشە لێرە حاڵەتێک هەیە ئێمە پێی ئەڵێن پەنجەمۆری باوک پەنجەمۆری دایک باشە ئەم حاڵەتە لێرەیە ئەم حاڵەتە بەنسبەت پەنجەمۆری هەر لە بیدایەتەوە کە هێلکەکە دروست بێت لە سەرەتاوە هێلکەکە دروستە بێ ئەو کڕۆمۆسۆمە هەنێ جینەکانی چاوەڕێی هی باوکی ئەکات باشە لێرەیە وارێکە کەوێت زۆر حاڵەت ڕوو ئەدات هەتاکو لە کچیشە ڕۆدا ئەو بۆ تاریخەوەشمان هەیە کە مەریە کە دوو هێلکە یەک ئەگرن بێتە ڕاحمیش چی ئەوێ هێلکەیەکی ئەوێ کە 46 کڕۆمۆسۆمی تیابێ بۆی گەشە بکە بەڵام لەبەر ناتەواوی جینەکانی کڕۆمۆسۆمەکان لەبەر ئەوە هەر هەمووی دایکە دایکیش کۆمەڵێکی قفڵ داوە لەبەرەوە ئەمە گەورە ئەبێت زۆر جاریش بە هۆی کۆمەڵێ بازدانی بۆ ماوەیی ئەگاتە ئەوەی کە دڵی لێ ئەدا ئەگاتە ئەوەی کە دەستی بۆ دروستە بێ بەڵام شکڵێکی معوەقی هەیە شکڵێکی زۆر معوەقی بەس لە نەتیجەیە لەبار ئەچێت بە زۆربەی هەرە زۆریان لە 8 هەفتەیی تاکو 13 هەفتەیە هەمان بووە کەوا دوای 13 هەفتەیش لەبارچووە بەڵام شکڵێکی زۆر معوەقی هەیە باشە دکتۆر بۆی ئێستا بینەر لە لای وازەح بێت کە ئێمە باسی چیەکەین و ئەم کەیسە چۆنە ئەمە گوێبیستی بووین کە کچەکە ئەڵێت ژنەکە ئەڵێ من دووگیانم و پشکنینی سەرەتایی ئەکات دەرەکەوێت کە دووگیانە کوڕەکاڵێ دووگیانێ دواتر دادگا بۆ یەکلایبوونەوەی بابەتەکە و گەشتن بە دروستی بابەتەکە داوای پشکنینی DNA لە باوکەکەکە و دا پشکنینی دایکەکەشیان بۆ کردووە لە پشکنینە دەرکەوتووە کە ئەم کوڕە و مناڵە ئەوە هیچ هی ئەم کوڕە نییە باشە
هیچ پەیوەندیەکی بەم کوڕەوە نییە هی دایکەکە خۆیەتی ئێستا مثلەن من و بینەرەمانەوێت تێ بگەین ئەمە حمل بووە حملی ڕاستی بووە یان جۆرێک لە نەخۆشی و لە حاڵەتی وەهمیە خۆی ناحی بۆ ماوەی ئەگەر لێکی بدەینەوە طبعا هەموو گرەیەک کە بێتە ناو ڕەحمەوە یاخود هەموو هێنێک بێتە ناو ڕەحمەوە ئاعرازی بڵێن ئاعرازی حمل پیشانەدات ئەبێ پیشانی بدات ئەمە حاڵەتێکە بەنسبەت ئەوەی کەوا ئەمە ئایا حملە یا حمل نییە ئەتوانم بڵێم چکەم کۆمەڵێ شت هەیە کۆمەڵێ ئەحداس هەیە لە عالەما کە ڕووی داوە بەم شێوەیە ڕووی داوە مناڵەکە لە دایک بووە شەرت نیە کاملت بەعنی بەتەواوەتی بەڵام بەنیوەی و ماوە لە ژیان بەڵێ ماوە لە ژیان هەیە ئێستا بەڵێ هەیە وابزانم ڕسمێکیشم بۆ ناردی هەمووی نا مەسەرەن لە بەریتانیا 94 مناڵێک لە دایک بوو باشە ئەتوانین بڵین دکتۆر ببوورە تخوا قەتعاتەکەم زوو چکە بابەتەکە بەنسبەت ئێمە بۆ کۆمەلگا و بۆ دادگاکانیش دەگمەن هەرچەند لای جەنابتان ئەڵێن دەگمەن نییە ڕوونکردنەوەی تیابێت لە سەیا چەند ئەم حاڵەتە بێ بە مناڵ ئەوەی کە لە سەدا چەند لەوانەیە ئەگەر من بە شێوەیەکی عیلمی بۆتی باس بکەم وتمان ئەو کڕۆمۆسۆمانەی دایک هەنێک جینەکانی قفڵ داوە قفڵی داوە بۆ ئەو جینانە ئەبێ هی باوک بێت باشە و باوکیش هەنێک لە جینەکانی خۆی لە کڕۆمۆسۆمەکەی خۆیان قفڵی داوە ئەم قفڵیش وەکو هەموو قفڵێکی تر قابلی شکاننەوە قابلی ژەنگ هەڵهێنانەوە قابلی ئەوەیە کە لەبار بچێت یعنی بڵین بشتێت کەواتە قابلی ئەوەیە بشتێت کەواتە هەر ڕوو ئەدات وەکو هەموو بازدانێکی بۆ ماوەی ئێمە هەموو بازدانێکی بۆ ماوەی ئەڵێن دەگمەنە بەڵام ڕووی شەدات باشە زۆر باشە دکتۆر دواتر ئەگەڕێنەوە ڕوونکردنەوەی زیاتر لەسەرم بابەتاکەین چکە بەڕاستی پێویستی بە معلوماتی تازەیە پێویستی بە ڕوونکردنەوە هەیە گەڕێمەوە لای کاک ئاسۆ پێمان بڵێ گوێبیستی قسەی هەریەک لە سکاڵا کار و تۆمەتبار بووی هیچ شتێبینیەکت هەیە سەبارەت بە قسەکانیان ئەتەوێت شتێک بڵێیت بەڵێ طبعاً گوێبیستی با بڵێن وتەی هەردوو لایانی داوایەکە بووین سکاڵا کار و سکاڵا لەسەر کراو بەڵێ ئەو ڕاستیە بە دەرکەوت کە با بڵێن کچەکە بۆ خۆی ڕەزامەند بووە لەسەرەوەی کە با بڵێن پێشبازی یاخود کاری ناشەرعی لەگەڵ سکاڵا لەسەر کراو کردیە ئەوە یەکەم حاڵەتە کە با بڵێن ناستە قالبی مادەی 393 کە هەندێک جار دادوەر لە بۆ ئەوە دەڕواکە دوو با بڵێن کە پرۆسەی لێکۆڵینەوە لەو کەیسە دەست پێ دەکا دادوەری بەڕێزی لێکۆڵینەوە بەڵگەکان کۆ دەکاتەوە پێویستی بۆیە هەرچی پێویستە لەو دۆسیە بکەوتە بەردەستی ئەمن بۆ خۆم بەش بە حاڵی خۆم هەز دەکەم کەم و کوڕیەکەی لە پشکنینی ئەو کەیسە بە سەراحەت چۆن لە چی ڕوویەکەوە گومانت لە چی هەیە دادوەری بەڕێزی دادوەری بەڕێز کە نووسراو دەکات لە بۆ با بڵێن پشکنینی ئەو ئافرەتە جارێ پشتڕاستی دەکاتەوە ئایا حملیان حمل نییە یعنی هێشتا لە پرۆسەی پشکنینەکە لەو کەیسێکلا نەبوویتەوە حمل بوویان حمل نەبووە و ئەگەر حمل نەبووە ئەو گرێ لە چ دروست بووە هۆکارەکانی دروستبوونی ئەو گرەیە کە دکتۆر با بڵێن پشکنینەکە ئەڵێ لە نەتیجەی کەیسەکەیە پشکنینەکە ئەڵێمە حمل نەبووە بە چ دروست بووە یعنی دەبێت تەقریرەکە لە بۆ دادوەر ڕوونی بکاتەوە هۆکارەکەی دروستبوونی ئەدی ئەو گرەیە ئەو زگەستبوونە ئەو ئاوسانەکەش هەیە ئوستاز ئەڵێ ئەمە من تەقریرەکەشم لایەڵێ ئەمە جۆرێکە نازانم دواتر تێڕوانینی دکتۆرە بێ جیاوازتر بێت بەڵام لە تەقریری دادوەرە ئەڵێمە جۆرێکە لە حمل یاخود لە نەخۆشی کە پێی ئەڵێن حملی کاذب باشە بەو شێوەیە واتە حملێکی ڕاستەقینە نییە مهرەبان خان بە قسەکانم تەواوکەم لە بۆی لە بۆ بینە ڕوومی ئەو مەسەلەیە دادوەری بەڕێزی لێکۆڵینەوە طبعاً پشکنینی پزیشکی لە دۆسیەی با بڵێن
وعد بالزەواج سەنجی مەحەکە لە بۆ حاکم یعنی یەکلای دەکاتەوە پاشەوەی کە پشکنینی DNA دەکرێت یعنی با بڵێن مەرحەلەی یەکەم پشکنین دەکرێت ئایا حمل هەیە یان حمل نییە دوایە سکاڵا لەسەر کراوە ئینکاری دەکات دەرێ کاکە و مندارەی من نییە ژنە لەگە 5-6 پیاوی دیکە بەڵگەم هەیە کە عیلاقەی هەبوو چێ دەرێ لەگەڵ یەکێک لەو برادرانەی دیکەی کاری ناشەرعی نەکردی و بە ملمنی داهینە ئەمن دەوڵەمەندترم ئیمکانیەتم باشترە وەزعم باشترە دەیەوێت لەو مەجموعە برادرێکە هەی بۆ خۆی لەسەر من ساخ کاتەوە لێرە دادوەر چ دەکا پشکنینی دووەم ئەنجام دەدا کە DNA پێدەرێن دکتۆری بەڕێزیش با بڵین بۆ خۆی پسپۆڕە لەو بوارە و ئاماژەش پێدایە فەحسی DNA یەکلای دەکاتەوە با بڵین کە ئەو منداڵە یاخود ئەو کۆرپەیە کە لە زژی ئەو ژنە هەیە بە پێی پشکنینەکە دەردەکەوێت کە ئایا لە سکاڵا لەسەر کراوە یاخود لەسەر کەسێکی ترە ئەگەر بێت و پشکنینی DNA ئاشکرای بکاکەوە ئەو منداڵە لە حملەکەی لەسەر سکاڵا لەسەر کراو نییە ئەوە دادوەر ناچارە یعنی با بڵێن یان کەیسەکەدا دەخوات دەرحەق بە یاخود خەڵکی دیکە دێتە ناو مەسەلەکە یعنی مەسەلەن لەوانەیە مۆبایلەکەی دەستی بەسەردا بگیرێت پشکنینی مۆبایلەکەی دەکرێت تۆمەتبار و سکاڵا لەسەر کراو بە تایبەتی دادخواست بزانن ئایا بەراوردی دەکا مۆبایلەکەی دادوەر بزان عیلاقەی لەگەڵ کەسی ئاسۆ ببوورە ئەدوەستێنن ئەمە ئەگەر کچەکە خۆی سکاڵای نەبێت لە کەسی تر دادگا داوای کەسی ترەکە بۆی بهێنێتە ناو کەیسەکەوە بەڵێ خۆی بەدەست نەدادوەرە نەدە بەدەست کچەکەشە سکاڵا لەسەر کرا و پارێزەری هەیە پارێزەرەکەی تەڵەبک دەداتە دادوەر دەرێ بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دوای ئەنجامی پشکنینی DNA دەرکەوت کە ئەو حملە لە بریکارداری من نییە و هیچ ڕەبتەکی بەسەر بریکارداری منەوە نییە داوا دەکەم مۆبایلەکەی پشکنینی تێدا بکرێەوە بەڵگەی هەیە بریکاردارم کە عیلاقەی لەگەڵ کەسی تر هەبووە ئەگەر خۆی دانی پێدانا سکاڵا لێکراو کە عیلاقی لەسەرکە هەیەگەنا محکەمە لە بۆ لێکۆڵینەوەی ورتر دەڕوا لە مەسەلەکە بزانێ ئایا ئەو منداڵە لە چێیان لەسەر چێ نییە بەڵام زۆر جار با بڵێن دادوەرە بە ڕێزەکان بۆی کێشەکە سەر نەچێشێ بۆ قەزایی تر با بڵێن کێشەی کۆمەڵایەتی و مەسەلەی دژمنداری ئەو جۆرەشتانە یعنی سەتری دەکاوە مەوزوعار وەکو لە ئاینی پیرۆزی ئیسلامیش با بڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردێ لە یەکێک لە حەدیسەکان کە ئەو مەسەلانە سەتر بکە زۆر جار دادوەرە بە ڕێزەکان ناتنە ناو وردەکاریە چکە دەزانن مەوزوعی تر بە دوویدادێ و کێشەی تر لە بۆ هەم لە بۆ محکەمە زیاد دەکا هەم یعنی لە بۆ خەڵکی تریش تێوە دەگرێت لەو مەسەلە و کێشەی کۆمەڵایەتی تری لە بۆ دروست دەبی ئەوەی کە مهتەمە بە مەسەلەکە سکاڵا لەسەر کراو کە فەحسی DNA تەواو دەبی دەرحەق بۆ کە منداڵەکە لەو نییە و پەیوەندی بۆ نییە ئەگەر سکاڵاکار توانی بیسەلمێنێت کە ئەو با بڵێن سکاڵا لەسەر کراوە کوڕەکە بە زۆر دەست درێژی کردیتە سەری یاخود بە جۆرێک لە جۆرەکان بە زۆر پێشبازی لەگەڵی کردیە ئەو کاتە یعنی دادوەر پاشەوەی کە سەلمێنرا مادەی یاساییەکەی دەگۆڕێ لە 395 لە بۆ 393 یعنی لە جونحی بەسیط دەیکاتە مادەی جینایی بەڵام ئێستا لەو کەیسێکە مەقسەی لەسەر دەکەی ژنەکە خۆی دانی بەوەی دانایە کە بە خواستی خۆی و بە ئارەزوی خۆی و بەبێ هیچ فشارێک سەرجەی لەگەڵ ئەو کوڕە کردیە ئەوە ئەوە لە مەسەلەی 393 لا بووینەوە کە هیچ مشکلەی تێدا نییە پشکنینەکەش پشڕاستی کردیتەوە کە پەیوەندی بەو سکاڵا لەسەر کراوە نییە باشە محکەمە هیچ عیلاقەچی نییە ژن و کچ و کوڕەکە گەر 18 ساڵیان تەواو کرد یعنی ڕێزم هەیە لە بۆ لایەنی شەرعیەکەی بەڵام لە ڕووی یاساییەوە هیچ تاوانێک تەشکیل نابی یعنی جەریمە تەشکیل نابی ئەگەر بۆ خۆیان بەخواستی خۆیان پێشبازی بکەن ئەوەش بۆ خۆی سکاڵاکار با بڵێن ژنەکە خۆی دانی بۆ دانایە کە هیچ مشکلە چی نەبووە بۆ خۆی بە پێی خۆی چوویتە شوقەی لەگەڵی بە پێی خۆی چوویتە دەرەوە و گەشتی کردیە لەگەڵی و کاری پێشبازیشی لەگەڵ کردیە بۆیە یعنی بڕیاری دادگا سەبارەت بە سکاڵا لەسەرکرا و بڕیارێکی دروستە بەڵام جارێک کە دێمەوە سەر ئەو مەسەلەیە یعنی نەک لەسەر ئەو کەیسە زۆر جار ئەو لیژنانەی کە لە بۆ فەحسی با بڵێن پزیشکی دادەندرێن قۆناغی دووەممان هەیە یعنی سکاڵاکار دەتوانێت تەعەن لە قەراری لیژنەی با بڵێن پزیشکی بدا لیژنەی استئنافیمانەیە لەناو وەزارەتی تەندروستی کە لیژنەیەکی با بڵێن باڵا ترە لە لیژنەکانی تر دەتوانێت لەوێ یعنی جارێکی تر بۆ پشت ڕاستکردنەوە و گەیشتن بەڕاستی و دروستی لێکۆڵینەوە نووسراو بکرێت لە بۆ لیژنەی استئنافی لەناو وەزارەتیدات
بزان ئەو پشکنینە تەواوە دروستە دەستکاری کرا دەستکاری نەکرا هەرچەندە من بۆ خۆم بە پێی ئەزمموی با بڵێن کاری پارێزەرایەتی خۆم کە چەند کەسێکی لەو چەشنەشم هەبووە بە سەراحەت یعنی ئەو قسەیە دەکەم هیچ با بڵێن لیژنەیەکی پشتیشتیم نەدیتیە کە بەڕاست و دروستی ئەوەی نەکەن یعنی نەتیجەکەی نەدەنە دەست یعنی من دەستخۆشیشیان لێ دەکەم کە کەیسەکەم هەبووە لەسەر دکتۆرە کە زۆر دەست ڕۆیشت توش بوو زۆر خۆشی بادایە کە واستەی هەیە لە لیژنەی پزیشکی بەڵام وەزارەتی تەندروستی لیژنەی استێنافی بڕیارەکەیان وەکو خۆی ئەوە کردیە کە بڕیارەکە کەم تەرخەمی پزیشکەکە شتێدا بوو بۆ یعنی من ئەو کەیسانەی کە هەم بووە هەمووی دەستخۆشی لە لیژنە پزیشکیەکان دەکەم کە بەڕاست دروستی جوابیان دایتەوە چکە ئەوان سوودیان خواردیە بۆیە ئەو کەیسێک کە ئێستا مە قسەی لەسەر دەکەین بە بۆچوونی خۆم ئیفرازبوونی سکاڵا لەسەر کرا و پاش نەتیجەی پشکنینەکە هیچ کەم و کوڕێک شتێدا نیە و مافی با بڵێن قانون مافی دایتە سکاڵا کاریش کە تەعەل لە هەم لە لیژنە پزیشکیەکەی بدات و هەم لە بڕیاری دادگاش بدات. زۆر باشە دواترە گەڕێمەوەلات کاگاسۆ دکتۆر ئەم حاڵەتەی کە باسمان کرد وتت دەگمەن نییە و هەیە ئەگەر بۆمان باس بکەیت چی جۆرە حاڵەتێکی پێ ئەڵێن چی جۆرە نەخۆشیەکی پێ ئەڵێن کەسی توش بوو بۆم حاڵەتە چۆن درک بەوە بکات کە ئەم حاڵەت ئێمە بەستمەوەی نیشانەکانی چۆن چۆنی دەرەکەوێت چی نیشانەیەکی هەیە خۆی نیشانە نییە لێرەیە نیشانەی حەملە ئەگەر من بەس وەڵامێکی بەڕێزیان بدەمەوە لەم هینەیە لەم حاڵەتەیە لەم کەیسەیە ئەم کەیسە من هەتاکو لە محکەمەیشە بۆ جەنابی حاکم چکەم حەزی کرد بەنسبەتی شۆ دەگمەن بوو حەزی کرد تەوزیحی زیاتر بدەم و چوون بە خۆشحاڵیەوە چوین بوو بە مناقەشەیەکی خۆش تەوزیحی زیاترمدا لەم هینەیە لەم وەزعیەتەیە کە هیچ دلیلێکی تر نییە ئەوەی کەوا بڵین فیزیکەڵ لەم حاڵەتە هیچ دلیلێکی تر نییە دلیلەکە تەنها ئەم مناڵەیە ئەم مناڵەیشی ئەم کوڕە نییە لەبەر ئەوەی ئەم مناڵە کوتومت دایکەکەیە یعنی 46 کرۆمۆسۆمەکەی هی دایکەکەیە کە پێی ئەوترێ پارتینۆجینەسە سیاخۆت حملی نەک حملی کاذب نا virgin birth بە ئینگلیزی یعنی حملی عذراء عذراء حملی عذراء ئەمە ئەو حاڵەتی پێڵن ئەمەش حاڵەتێکی دەگمەن نییە بەڵکو زۆر ڕوو ئەدات و زۆرمان هەیە بە تایبەتی لە منطقەی سلەیمانیە وە فعلاً کێشەیەکی هەم کۆمەڵایەتی دروست کردووە و هەم واکەوتوتە ناو دادگایشەوە ئەم حاڵەتە یعنی زۆری اعتیادیە کەوا کچێکیش زۆری اعتیادی زۆر باشە دکتۆر پێشەوەی باسی حاڵەتەکان بکەین کاگاسۆ بزانەوەی وەڵامێکی بۆ قسەکەی جەنابتانێ بۆی لە بیری نەچێتەوە وەریەگرین دواتر باسی نیشانە و حاڵەتەکانی بکەین ئوستاز فەرموو ویستت چی بڵێ کاگاسۆ گەرگوێت لە منە ویستت شتێک ڕوونکردنەوەیە کە دەبێت لەسەر قسەکانی ینی پرسیارەکەم هەبوو بۆ یعنی ڕوونتر بێ مەسەلەکە ئەو حملەی کە دکتۆر باسی دەکا لە چیەوە دروست بووە مەسەلەنەوە حاڵەتە دەگمەنەی کە باسی دەکات ئێستا دکتۆر ئێوە باسی ئەوە باسی ئەوە بکەم زۆر سپاس کاگاسۆ ئەم حاڵەتە طبعا ئەمە لە چیەوە دروست ئەبێت ئێمە حاڵەتی مەنگۆلی هەمومان بینیومانە حاڵەتێکی تر هەیە کە کچێکی ناتەواو هەمومان بینیومانە کە ئەکس کرۆمۆسۆمێکی یا وای کرۆمۆسۆمێکی نوقسانە ئەمەش ئەوە لە کرۆمۆسۆمێکە ڕوویداوە ئەمە لە هەموو کرۆمۆسۆمەکانە ڕوویداوە ئەمەش ئەو تەقسیمەیە کە ڕوو ئەدات لە حاڵەتی چ تۆوی پیاو بێت چ هێلکەی ژن بێت کە ئینقیسامەکەن جا ئەبنەوە کە نیوەی بێتە ئێرە و نیوەی بچێتە ئەم خانەیە تر بەڵام وزە کەمە لە خانەکەیە کە وزە کەمە هەمووی ئەچێتە لایەکەوە چکەم هەرتۆ بیێنە لە بەرچاوی خۆت کە هەمومان گەنج بووین و مناڵ بووین و حەزمان لەوە کرد بە تایبەتی پیاوان حەزمان لەوە کردکەوە عەزەڵاتمان هەبێ سپرینگێک هەبوو کاگاسۆ ڕامان ئەچێشا ئەو سپرینگە طبعا ئەبێ هێزێکی چاکت هەبێ بۆ ڕای بچێشیت ئەگەر دەستێکت لە دەسەکەی ترت زعیفتر بێ سپرینگەکە هەمووی ئەهات بەلای ئەم دەسەتە هەمان حاڵەتە ینی ئەگەر تۆ تەسەوری بکەیت هەمان حاڵەتە ڕوو ئەدات لەوێ کە وزەکە کەمە ئێمە
يعني دوای دراسەی خۆمان دراسەی کە کردومانە ئێمە مشکلەمان لەو وزەیە هەیە ئێمە مشکلەمان بە شکڵێکی عام لەو وزەیە هەیە ئەمەش عێلاقەی بە ژینگەوە هەیە بەڕاستی ژینگەیش کە ئەڵێن ئەو هەوایە کاڵێ مەژین هەروەها خواردنە کە ئەیخۆین واکە ئێمە لە باقی لەشمانە ئەم وزەیە کەمتر بێت کە واکە ئەم حاڵەتی مەنگۆلیمان زۆر بێت ئەم حاڵەتیشمان زۆر بێت ئەتوانم پێت بڵێم ڕێژەی حاڵەتی مەنگۆلی ئەوەی کەوا ئێمە کردومانە لە لای ئێمەیە لەگەڵ ڕێژەی ئەم حاڵەتەی کەوا پێی ئۆترە پارتینۆجینێسس یاخۆت ویلادەی عەذرا لێک ئاستایە کەواتە ئێمە مشکلەکەمان لە بۆ ماوەیە کە ڕابتە بە ژینگەوە ئەمە واقعە و خانممان هەبووە کەوا هەشت لە سێوە بیگرە لە دووەوە بیگرە هەتا کۆگاتە 12 مناڵی لەبار چوە چکەم ئەمانە بە زۆربیان لەبار ئەچن احتیمالی ژیانیان ئەوەیە زۆربەیشیان کە لەبار ئەچن بە زۆربیان لە سێمانی یەکەما لەبار ئەچن ئەم جۆرە حاڵەتە ئەم جۆرە حاڵەتە پرسیار بۆی بیرمان نەچێت ئەمە مەرجە لە نەتیجەی جوودبوونا دروست ببێت یعنی پرسیارەکەم ئەوەیە بۆ کچ ئەم حاڵەتانە دروستە بێ لە پیاوە ئەم حاڵەتانە دروستە بێ وی حاڵەتێکیش هەیە ئەمەش وەکو تەوزیحێک بۆ هەردوو بەڕێزکاگاسۆیش لە هەولێری خۆشەویستەوە بەڕێزیشت لێرە ئێمە حاڵەتێکی ترمان هەیە وەکو وتمان وارێکەکەوە کە ئەم هێلکەیە هەموو کڕۆمۆسۆمەکانی تیابێ بەڵام ئەمەیان بەتاڵە کە ئەمەیان بەتاڵە ئەمە ئێتە ناو ڕەحمەوە ئەمە بە دوو تۆوی پیاوێک تەلقی هەبێ ئەمە پێوترێ ئەندرۆجینێسس یعنی کەواتە ئەو ئەگەر طبعا تەشەنە ئەکا و گەورە ئەبێت گەورە بێت تا 8 هەفتەی و لەوانەیە 13 هەفتەیش 1% یاخود کەمتر زیاتر ببێتە مناڵیش بەڵام ئەو مناڵە هیچ عیلاقەیەکی بەدایکەکەوە نییە لەبەرەوەی کەوا دوو تۆوی باوکەکە هێنی کردو بەڵام بە تایبەتیش ئەو دوو تۆوە ئەبێ ئەکس و وایەک بێت یاخود پشکنینی بۆ بکرێت هیچ ڕەبتێکی دەرناکەوێت بەدایکەکەەوە مناڵە ئەم حاڵەتی کە باسم کردە لە بەریتانیا کە لە دایک بۆ لە ساڵی 94 خوێنی ئەو مناڵیان وەرگرتەوە و لەگەڵ باوک و دایکەکەیە سیرەکەن خوێنی بڵێن پشکنینی دیێنەیان بۆ کردەوە سیرەکەن لە خوێنی دایکەکەیە یعنی مناڵەکەیە دیێنئەی مناڵەکە کە لە خوێنەکەەوە وەریان گرتووە چکەم تۆ ئەتوانی لە قژەوە وەرگری لە لیکەوە وەرگری لە ئێسکەوە وەرگری لە هەموو شتێکەوە بەڵام ئاسانترینیان خوێنە چکەم پرۆسەکە سەریعتر ئەڕوا سەرەکەن هیچ پەیوەندیەکی بە باوکەکەەوە نییە ئەمە کۆتۆمەت دایکەکە یعنی هەر 46 کڕۆمۆسۆمەکەی هی دایکەکەیە و زۆر کەم هی باوکەکەیە ئەگەر بەهاتە بە حاڵەتێکی کە وەکو ئەم کەیسەی ئەم ڕۆمان کە باسی ئەەکەین بەهاتە تەنها و با بڵێن باوکەکە شکاتێک بکە لە مەحکەمەی بەریتانیا بڵێ من ئەم مناڵە شکم هەیە کە مناڵی من بێ لە ڕێی خوێنەوە پشکنینەکان بەس بە باوکەکە بکردە بەڵێ ژنەکە گوناهبار و تاوانبار دەرەچوو بە پێی ینی بڵێن بە پێی قانونی ئێمە دوایی هاتن فحسی لیکیان کرد لەگەڵ فحسی قژیان کرد سیرەکە نەخێر لیک و قژی لە لیک و قژیە بەڵێ کڕۆمۆسۆمی باوکەکە تێکەڵە لەگەڵ کڕۆمۆسۆمی کەواتە پێویستی بە پشکنینی زیاتر هەیە شتی حاڵەتی تر هەیە بەڵێ پێویستی بە پشکنینی زیاتر هەیە بەڵام بۆ ئەم کەیسە ئەوە مثلەن ئەوە مناڵ نەبوو بە مناڵ بەڵام دکتۆر باسی ئەواکەی کاڵی ئەبێت ببێت بە مناڵ کاگاسۆش ئاماژەی بەوە کرد کەوتی ئێستەکەم ناتەواویەک لە ڕێڕەوی ئەم داوایە هەبوو بێت باشە یەک پرسیار کە جەنابەت باسی ئەوەت کرد وەزام وەڵامی ئەوە وەرگرت کە ئەمە ئەبێت مثلەن هەر کچەکەش تووشی ئەو حاڵەتە ببێت و باسی ئەوەشت کرد کە ئەش گونجێت کە ببێ بە مناڵ ڕوو ئەیە هەرچەند حاڵەتەکەمە بۆ لە نەتیجەی ئەم داوایە داواکرا کە ئەمە لەبار ببرێت کورتاژ بکرێت ئەمە چۆن زانیتان کە ئەمە نابێت بە مناڵ ئێوە ئەزانم دادگا بڕیاری ئەوەی یاوەیان کەسەکان خۆیان بڕیاریانەوە بەڵام ئێوە لە نەتیجەی پشکنینەکەیە چیتان بۆ دادگا ناردەوە سەبارەت بەوە من ئێستا جواب لێەوە من ئاگام لەوە نییە کە بڕیار درابێت چکە من وەکو باسم کرد من پشکنینی دیئەنەکەم کرد باشە
لە لیژنەی پزیشکیان نەبووم بۆ ئەوەی کەوا لەبار ببرێ لەبار نەبێ ئاگام لەوە نەبووەکەوا لەبار ببرێ بەڵام ئێمە ئەو پارچەیە کە بۆمان هات ئەو پارچە گۆشتەی کە بۆمان هات وەکو بڵین بە زۆربیان ئەمانە کە لەبار ئەچن هەر پارچە گۆشتێکن ڕاستە دڵیان دەیداوە زۆربیان سەدا هەشتیان دڵی لێداوە بڵێن ئەمە ئەگەر حاڵەتی توبێکە وەربگرین پزیشکیەکە وەربگرین لە دکتۆرەیەکی نیسائیەوەیەت بۆچی هۆکاری لە بارچوونی ئەم مناڵەت چییە؟ کەواتە ئێوە دوای ئەوەی کە لەبار براوە بۆ ئێوە هاتووە؟ بەڵێ دوای ئەوەی کە لەبار براوە بۆ ئێمە هاتووە ئێمەش کە پشکنینمان بۆ کردووە ئەمە نەتیجەکەیەتی بەڵام ئەمە وەکو وتم زاهرەیەکی دەگمەن نییە حاڵەتێکی ینی من با سەراحەتەن ئەو قسەیەش بکەم ئێمە جهدێکی زۆرمان کرد ئافرەتە و مناڵی یەک و مناڵی دوو مناڵی سێ لەبار ئەچێت لە تەمەنێکی دیاریکراوە هەشت هەفتە بۆ 11 هەفتە کە پێی ئەڵێن فێرست ترایمستەر ینی سێمانی یەکەم پێ هۆکارێک هەبێت فحسی دیانەی بۆکەی فحسی کرۆمۆسۆمەکانی بۆکەی کرۆمۆسۆمەکانی هیچ مشکلەیەکی نییە هیچ مشکلەیەکی نییە بەڵام کە فحسی کرۆمۆسۆمەکانی بۆکەی سەرکەی ئەم پارچە گۆشتە کچ بووە لەوێ من هینێکم بۆ هات خەیاڵێکم بۆ هات فکرێکم هات بۆی هەم یارمەتی ئەو دایکانە بدەم و هەم یارمەتی پزیشکە بەڕێزەکان بە تایبەتی دکتۆرە فرازی خوشکم یارمەتیان بدەم بۆ ئەوی کا بگەنە نەتیجەیەک شکەم گوناحە بەنسبەت ئەو نەک تەنها گوناحە حياتي أو مستقبل وحياتي عائلوي أو أفرتها لخطرها وكو زور جاري نكره مثل ما فحصي شيء با بشكنيني شيء كبي أو تردي أنا بروفايلي من على كذا قلداي كيا بكم بزانم شخل لك هي لهنا كابتها بدي كش سيرة كم نخير أما بارثينوجينيسيسي بي أظن يتدلوي وهاتين بالزياتر إيشمان لقل أواكد بو أويكا أو دايكانا بقنا النتيجيك وحملي طبيعي بو درست ببيت زور باشا دكتور دواتسر أقري مولاد كاك آسو لدادقاكاني من خوم وكو هموكو روجنامه نووسێک هەمووکو پارێزەرێکیش کە ئەم حاڵەتەم بینی بە دەگمەن وەسفم کرد تەنانەت لە پێشەکی بەرنامەکەشە بەڵام دکتۆرەڵێ دەگمەن نییە جەنابتان ئەگەر تەجروبەی خۆتان باس بکەن لە دادگاکانە کاچەن ئەم حاڵەتەتان بەرچاو کەوتووە من بخۆم با بڵێن بەش بە حاڵی خۆم یەکەم جارمە هەر گوێم لە یعنی ئەو قسانەی کە بەڕێز جەنابی دکتۆریش کردی بەنسبەت من یعنی شتێکی نوێ بوو یەکەم جارە یعنی با بڵێن گوێم لە قسەیەکی لەو چەشنەیە بێت بەڵام ئەمن جارێککە جەخت لەسەر ئەوە دەکەمەوە کە مەسلەی مادەی 395 وعد بالزەواج لە قانون عقوباتی عێراقی هەرچەندە ئێستا با بڵێن حاڵەتەکی بەربڵاوە و زۆرە بەڵام ئیسپاتکردنی لە ڕووی یاساوە کارێکی ئاسان نییە بەڕاستی تێدەگەی یعنی هیچ کوڕێک یاخود هیچ کچێک ئامادە نییە دوو شاید لە بەردەمی خۆی دابنێ بڕێەوە ئەو کوڕەوەعدی پێدایمە چونکە لە کۆمەلگای ئێمە کە کۆمەلگایەکی سونەتینە عادەتەن ئەو جۆرە پەیوەندیانە هەتا بکرێ بە شاراوایی دەمینێتەوە هەتا یعنی با بڵێن هەردوو لایەن حەز دەکەن کە هیچ کەسێک بۆ جۆرە پەیوەندیە نەزانێت بەڵام هەندێک جار با بڵێن نامەی مۆبایلی واتسئاپ و فەیسبوک و شتانە ئەوەش هەرچەندە بە بەڵگەیەک تەواو وەرناگیرێ بە قەرینە لە مەحکەمە وەردەگیرێ بەڵام ئیسپاتکردنی با بڵێن تاوانەکە بۆ دادگا کارێکی با بڵێن زەحمەتە بە تایبەتی ئەگەر سکاڵا لەسەر کرا و نکۆڵی بکە لە با بڵێن ئەو وعدە و یاخود ئەو بەڵێنەی کە داوێتی بۆیە زۆر بەکەمی یعنی بینیومانە تا ئێستا چۆن مادام زەحمەتە خۆ هەرە بێ نەتیجەیەکی هەبێت لە چی ڕێگەیەکەوە دادگا ئەگات بە نەتیجە بۆی قرار لەسەرم کەیسە بدات ئێستا طبعاً ئەمە کەیسەی بەڵێ کەیسەکمە هەبوو چەند با بڵێن مانگێک پێش ئێستا عینەن حاڵەتەکی لەو چەشنەیە بوو کوڕەک وعدی پێدا بوو حەملیشی لە بۆ پەیدا کرد بوو دوایی با بڵێن پشکنین و نەتیجەی لیژنەی پزیشکی دەرکەوت کە منداڵەکە لەو کوڕەیە دادوەری بەڕێزی لێکۆڵینەوە تەوقیفی کرد کوڕەکە یعنی باوکو دایکی کوڕەکەی ئاگادار کردەوە لەوەی هەتاکو و گرێبەستی هاوسەرگیری لەگەڵ ژنەکە ئەنجام نەدات ماوەی تەوقیفەکەی درێژ کردەوە
دواتر بە ناچاری ئەو عادەتەن نەتیجەشی نییە بەڕاستی و جۆرە زەواجە میهرەبانخان لە خۆت دەزانی بە ناچاری با بڵێن کوڕەکە پرۆسەی هاوسەرگیری لە ژێر فشاری دادگا پرۆسەی هاوسەرگیری لەگەڵ کچەکە ئەنجام دەدات بەڵام پاش پەترێک بیر لۆ دەکاتەوە میکانیزمی تەلاقەکەی چۆن بێت بەڵام زۆربەی ئەو لێرە ئەدوەستێنێ ئەو حاڵەتی کە جەنابەت باست کرد بینراوە ئەتوانم بڵێم زۆرە لەبەر لە ژێر فشاری دادگایە بۆی کێشەی کۆمەڵایەتی دروست دەبێت کوڕەکە نەچێتە زیندانەوە مارەکردنەکە ڕۆئەیە بەڵام دواتر جابێتەوە اینجا دادگا بۆ چارەسەری ئەم بابەتە چی کردووە مثلەن بەمەرجی داناوە تا چەندێک ئەم زەواجە بەردەوام بێت بۆی کوڕەکە نەچێتەوە هیچ مەرجەکی نییە هیچ مەرجەکی نییە چکە بۆ خۆت میهرەبان خان پارێزەری دەزانی کە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەکی دوولایەنەیە ڕەزامەندیە تەلاقیش بە هەمان شێوە عیسمەی تەلاق بەدەست پیاوە هیچ ڕوتەکی تێدا نییەوە هیچ با بڵێن ئەوەی کۆتوبەندێکیشی تێدا نییە دوای ئەوەی کە با بڵێن مادە سزاییەکە یاخود ئەو عنسوڕە جەزاییانەی لە ناو پەڕاوەکە هەیە کە بە مارەکردنی غەڵق دەبی کۆتایی پێدێ هیچ ڕوتەک نییە تەنها پاشپەترێک کوڕەکە مافیۆی هەیە کە بە تعاسف ژنەکە تەلاق بدات پاش چەندێک ئەمە گرنگە کاگاسۆ تا چەندێک کوڕەکە ئەتوانێت مثلەن دادگا پێی ناڵێ بۆ نمونە تۆ تا 3 ساڵ ئەم زەواجا بێ بەردەوام بێ نەمدیتێت تا ئێستا مودەی زەمەنی محەدەد دیاری بکەن بەڵام لە یاساکەیە هەیە شتیوە وایە سارمان پیاوەکە دەتوانێت ژنەکە بەڵێ لە یاساکەیە شتیوە هەیە مودەیەکی زەمەنی دیاری کراوە لە مادە یاساییەکە هیچ مودەی زەمەنی دیاری نەکرایە باشە کەواتە دوای ئەو مودە زەمەنیە ئەگەر لە یەک جا ببنەوە پێش ئەو مودە زەمەنیە ئەچێتە زیندان کوڕەکە بەڵێ نە هیچ ناستە زیندان چکە ئەو پەڕاوی لێکۆڵیە و غەڵق بۆ دۆسیەکەی لە محکەمەی جنح تێدەگەی لە دووبارە سکاڵا ژنەکە ناتوانێت سکاڵا بکاتەوە مەسئولیەتە ناتوانانی تەواو یەک جار دەتوانانی سکاڵا بکات چکە دەستە قالبی مادەی 6 لە ئوسوڵ محاکەماتی جەزایی ئەو تاوانە باشە کاک ئاسۆ لەسەر ئەم حاڵەتام جۆرە حاڵەتی کە ئێستا ئێمە کەیسەکەی ئێمە و باسیەکەین تۆ وتت یەکەم جارە منیش بە حاڵەتێکی دەگمن بینیم و دکتۆرەڵێ حاڵەتەکە هەیە هەبووە پێشووتر هەبووە ئێسش بەردەوامە من و دکتۆر پێشتر قسەشمان کرد وتی چەند حاڵەتێکی وا خۆمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە حەلمان کردەوە بۆی کێشە دروست نەبێت و تومانە ئەمە نەتیجەکەیەت ئێمە کارێکی خراپ نییە بۆچی لە دادگاکان ئەم حاڵەتانە کەمەیان نییە بۆ نابرێتە دادگا سەبەبی چییە؟ بەخۆی دەزانی میهرەبان خان مەسەلەکە مەسەلەن ئێستا ئەمە چۆن وەکو پارێزەر ئاگامان لە زۆربەی کەیسەکان هەیە نەک لەسەر تەنها 395 مەسەلەن لەسەر مەسەلەی کوشتن لەسەر مەسەلەی تەزوێر لەسەر دوی مۆبایل لەسەر ئەو تاوانانە دکتۆری بەڕێز اختصاصی بەس ئەو ئیشەیە ئەو بە چاوی خۆی ڕۆژانە ئەوەی کە ڕووی تێدەکە ئەو مەسەلەیە بەڵام بۆ ئێمەی پارێزەر مەسەلەن لەوانەیە ساڵی یەک جار مادەیەکی 395 و عەدبی زەواجێکمان هەبێت بەڵام هەرچی دکتۆرە ڕۆژانە لەوانەیە خۆی ئیشێ و ئیشەیە هەموو خەڵکەکە فۆکسی خستیتە سەر لەوانەیەک دکتۆرمان هەبێ ئیش لەسەر ئەو مەسەلەیە بکە بۆی ئەو لەبەر چاوی ئەو حاڵەتەکە زۆرە بەڵام لەبەر چاوی ئێمە حاڵەتەکە دەگمەنە زۆر باشە کاگاسۆ پرسیارێکی تری لێ یەکەم نەک دواتر دەرفەت نەبێ بگەڕێمەوە لای جەنابتان ئەم کەیسەی ئێمە کچ نەبووە پێشتر زەواجی کردو و جابووەتەوە ئەم بەڵێندان ئەگەر لە دادگای سەلمێنرا کە ئەم کوڕە فریوی یاوە و لی نزیک بووەتەوە دەستدرێژی کردووەتە سەری و بەڵێنی هاوسەرگیری پێیاوە ئەو سزایانەی کە بۆ کچێکدا بۆ کوڕێکدانراوە کە لەگەڵ کچێکە ئەو مامەڵانە بکات هەمان ئەو سزایانەش بۆ ئەم کوڕە ئەبێت کە لەگەڵ کەسێکا کە جارێکی تر هاوسەرگیری کردووە و دەستدرێژی کردووەتە سەری ئەگەر بە زۆر دەستدرێژی کردبیتە سەر بەستەوەی یان بە ڕەزامەندی یابێت چکەگە ڕەزامەندیبی بە ڕەزامەندیبی نابتە دەستدرێژی باش ئەگەر بە زۆر دەستدرێژی کردبیت و ئەگەر فەرمی لێکردبی ئەوە دەبتە تاوان بەڵام چۆن بەتەئکید یعنی بە هەمان بەرپرسیارەتی سزای لەسەر کوڕەکەشەیە سزاکەی لە چەند کەمتر نییە و لە چەند زیاتر نییە ئەگەر دووبارە بۆی بینەر لە لای ڕۆن بێت بەخۆی مادەی 395 مادەی 395 دەرێت تۆمەتبار
سزا دەدرێت بە بەندکردن یاخود غەرامەکردن یاخود یەکێک لەو دوو تاوانە یعنی تەحدیدی نەکردێ یعنی لەبەرەوەی مادەکە جونحی بەسیتە مادەی زۆر قورس نییە بەڕاستی مادە یاساییەکەی زۆر باشە دەستخۆش بەبندکردنی مودەکەی دیاری نەکردی دەرێ بە بەندکردن یان غەرامەکردن زۆر باشە دەستت خۆش بێ کاگاسۆ دکتۆر ئەگەر پێمان بڵیت ئەو حاڵەتی کەوتت لە بەریتانیا هەبووە هەڵە نەبم بەریتانیا بوو باست کردوتت بۆ بە مناڵیش و لە شوێنی تر وتت ئەبێت بەڵام مناڵێکی تەسەورەکەم باسیەوت کرد کە مناڵێکی تەواو دەرناچێت ئەم حاڵەتانی کە من و تۆ پێش بەرنامەکە قسەمان کردوتت لە هەرێمی کوردستانیش چەند حاڵەتێکە بۆ لەگەڵ دکتۆرەی خوشکم حەلمان کردووە هیچیان لە نەتیجەیە بوون بە مناڵ دوایەوەی کە دڵیان لێیاوە گەورەتر بوون ئێمە یەک دوو حاڵەتی وامان هەبوو کەوا گەورەتر بوون و بەڵام مناڵێکی معوەق بوون وەکووتم ینی هەتاکو ترسناکیش بوون شێوەیان ئەمەش زۆر حاڵەتێکی زۆر طبیعیە ئەگەر وەری بگرین لەبەر ئەوەی کەوا هەندێک لە جینەکانی ئەو جینانی کە مەفروزە هی باوک بێ لێرە قفڵەکەی لێ بۆتەوە بەڵام هەندێکی تر یعنی نقصانی لە جینەکانیا هەیە ئەو مناڵە بۆیە معوەق دەرەچێت هەروەکو حاڵەتی با بڵین هەر حاڵەتێکی تر کە بازدانێکی بۆ ماوەیە بێ یاخۆت پاشەیە کڕۆمۆسۆمێک بوون ئێمە تەوەقوعەکەین هەتاکو یەک شتێک هەیە لێرەیە بۆ بەڕێزیش و بۆ کاگاسۆی بەڕێزیش لە هەولێری خۆشەویستەوە فیلمی هۆلیوود بنەمایەکی زانستی بەقوتی هەیە باشە لەسەر ئەم حاڵەتەیش کاگاسۆ فیلمێک هەیە ئێستا لەگەڵیانە باسم کردوتم ئەگەر بکرێت خۆیشی دوو دقەیە فعلەن ژن و مێردێکانی فیلمەکە بەم شێوەیە هەر باسی ئەم حاڵەتە ئەکات کە مناڵێک لە دایک ئەبێ ئافرەتەکە چی هەیە بەڵام دوای پشکنینی DNA سیرەکەن ئەم مناڵە ئەم نەوعیانە کە پێی ئەڵێن پارتینۆجینێسس یعنی بەس دایکەکەیە باوکەکە تێکەڵ نییە و پێڵێڵێتۆ ئەوە نەمانی تر مناڵێک دەبێ بەڵام مناڵەکە هی تۆیە بەس تۆیت ینی ئەم لێرەیە بگەڕێنەوە بۆ ئەو حاڵەتی ئەو پرسیاری جەنابەت کە ئایا ئەبێت یا نابێت ئێمە ناڵین نابێت ئەڵێن کەی ئەگەر حاڵەتێک ڕوویدا عنی احتیمالیش زۆرە زۆرە کە ئەم قفڵانە لە کڕۆمۆسۆمەکانی دایکەکە یاخود قفڵەکان لە کڕۆمۆسۆمەکانی باوکەکە بشتێن کەشکا ئیتر ئەو مناڵامێتە مناڵێکی طبیعی زۆر باشە بەڵام پەیوەندی نە بە دایکەوە نە بە باوکەوە هەیە زۆر باشە دکتۆر کەواتە لە نەتیجەی قسەکانی جەنابتا گەیشتینەوە ئەنجامەی کە ئەگەر هاتوو بۆ کچێکیش نیشانەکانی حمل دەرکەوتن و لە تێست و لە پشکنینی سەرەتایە دەرکەوت کە ئەم کچە دووگیانە ئەتوانین یەکسەر پێی بۆ ئەم جۆرە ببین و گومانی خراپ و کێشەی کۆمەڵایەتی لێ دروست نەکەینەوە ئەمەیان پرسیارەکەت کە لەگەڵ کاگاسۆی بەڕێزە هێنت کرد ئێمە لە بینی دوو حاڵەتین بەڵام خۆشببختانە ئێستا ئێمە پشکنینمان هەیە پشکنینی دیێنەیمان هەیە کە ئەتوانی شتەکانی کلا بکەینەوە من ئەڵێم زۆر جاری شوتومە و هەتاکو بە تەلەفۆنیش کە قسەمان کرد ئەوم عەرزی جەنابەت کردتم ئاخۆ چەند کچی قوربەسەر زوڵمی لێکرابێت وەنیە ئاخۆ چەند ئافرەتی قوربەسەر زوڵمی لێکرابێت چ لە دادگا چ لە عەشایری بەڵام حاڵەتەکە خۆی ئەم حاڵەتەیە بەڵێ لە کچیشە یعنی وەکو بڵێ احتیمالی ڕوودانی لە کچیشە زۆرە کە کچیش تووشی حمل بێ ینی من بە مناڵی بیرم ئەوەت فڵان کرد حملی کاذبی هەبوو وەکو بەڕێزت کە باست کرد هەر زاهرەیەکە لەم زایرانە خۆشی علاقەی بە چیەوە هەیە بە حەقیقەت علاقەی دووسێ حاڵەتە دووسێ حاڵەتە بڵێن ئافرەت فترەیەکی هەیەکەوە هێلکە ئێتە ناو ڕەحمیەوە لەوانەیە دوو هێلکە بێتە ناو ڕەحمیەوە ئەم دوو هێلکەیە تێکەڵە بن بە یەکە لەوانەیە لە کاتی دابەشبوون وەکو باسم کرد هەر 46 کڕۆمۆسۆمەکە هات بێتە ئەوێ هەنی ئەمانە هەمووی احتیمالە لە کچێکە وەکو لە ژنێکی شار ڕوودا ئەمە مەرجنیە جوودبوون ڕوو بدات زۆر سپاس دکتۆر فەرهاد معروف بەرزەنجی پسپۆڕی بۆ ماوەی زانی هەروەها پارێزەری ڕاوێژکار ئاسۆ هاشم زۆر سپاس بۆ هەردووکتان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر شاد بن